ئەمڕۆ طبعاً زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە یەکێک بووین لە بانگێشکراوانی ئەم بۆنە تایبەتە تابلۆیەکە کە لەلایەن بەڕێزان بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی ئامادەکراو و نمایش کراوە. طبعاً بابەتەکە وێنەکە خۆی بەگشتی خۆی لە وێنەی خێزانێکی بەختەوەر پیشانەدا و مەبەستیش لە نیشاندانی ئەم وێنەیە و هەڵواسینی لە دەواازەی شار گرنگی و ڕۆڵی خێزانە و پڕبایەخی خێزان لە ڕۆژگاری ئەمڕۆیە بەهۆی ئەو دەستە دەرەکیانەی کە هەن لە کەمکردنەوە لە تێکدانی شیرازەی خێزانی ئەو سەردەمەی کە ئێستا بەڕاستی خێزانی کوردی تێی کەوتوین ئەتوانین بڵێن تا ڕادەیەک پەیوەندی خێزانەکان لە چاوجاران و لە چاو ڕابردووە کاڵبوونەتەوە. ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی بە من و بە تۆ بە هەر یەکێکمان بڵێ کە خێزان ئەکرێ بناغی هەموو خۆشبەختیەکان بێ و دوجار هەر تاکەکانن کە تاکێکی تەندروست لە ناو خێزانێکی تەندروستە پێدەگات ئەچێتە ناو کۆمەلگا و کۆمەلگاش بەگشتی لی سوودمەند دەبێ و خێزان ئارامی بەختەوەری خێزان ئەتوانین بڵێن بناغەیە یا سەرچاوی سەرەکیە بۆ ئاشتی و بەختەوەری کۆمەلگا بە شێوازێکی گشتی. سواس و دەستخۆشین هەیە بۆیان ئێمە وەکو خێزانێکی هەڵەبجا دەشین دەستنیشان کراین بۆ تابلۆیە دەستی هەمودایەکیان خۆش بێ ئەرکیان کێشە ئەزیێتیان بوو دەستیان من سوپاسیانەکەم لەبەرەوەی ئەلحەمدولیلا کە ئێمەیان وەکو خێزانێکی بەختەوەر هەڵبژار لەگەڵ ئەوەیە کە ناڕەحەتی و کۆسپەکانی ژیان بەردەوامە بە سواس بۆ خوا ڕەنگدانەوەی ئەوەی نەبووە لە سەرمان بەختەوەری خێزانمان بەردەوامە ئەلحەمدولیلا سواس بۆ خوا.